زم حەمد و سەنای خوا بکە، سپاسی خوای پەروەردگار بکە کاتێک کە دەڕۆیتەوە بۆ ماڵ لەگەڵ ماڵ و مناڵی خۆتا لەسەر سفرەیەکدا ئەنیشی خواردنە خۆی، چێشت و نان ئەخۆی لەسەر سفرەیە لەگەڵ خێزان و مناڵەکانی خۆتا. خەڵکانێک هەیە ناتوانن نان بخۆن بەهۆی نەخۆشیەوە بێ یاخود بەهۆی ئەوەی کە نیەتی بیکڕێت، چونکە ناتوانێ بیخوات، ناتوانێ بیکڕێ. ئایا حەمد و سەنای خوات کردووە؟ یەکێک لە سەرمایەدارە گەورەکانی کوردستان ڕۆژێ لە مەجلیسێکە خزمێکی خۆی بۆی باس کردم، زۆر بەناوبانگە، زۆر دەوڵەمەندە. بە خزمەکانی خۆی وتبوو خزمەکان ئەزان ئاواتم چیە لە دنیادا؟ وتیان و ناوڵە ئاواتت چییە؟ وتی ئاواتم ئەوەیە یەک ژەمێک بە دڵی خۆم تێر برنج و گۆشت بخۆم، شەکرە ڕێم پێ نادا. ئاواتی چییە؟ دەوڵەمەند زۆر گەورە و زەبەلاح ئاواتی ئەوەیە کە بتوانێت بە دڵی خۆی تێر گۆشت و برنج بخوا، ناتوانێت. دوای بێتە ئێش و ئازار و بیڕفێنە بۆ نەخۆشخانە. کەواتە سپاسی خوا بکە لەسەر سفرەیە دانیشی بە کەیفی خۆت ئەخۆیت. ئایا لەسەر ئەمە نیعمەتە سپاسی خوات کردووە؟